کەواتە بە خێراتنتان دەکەین جیاوازی بار لەگەڵ ئەمساڵە زۆری فەرقە پار بە بۆنەی کەرەنتینە و کۆرۆنا فەرقی زۆر بوو لەخوا بە زیابێ کۆرۆناکە بەرەو کەمی ڕۆیشتووە ئیمساڵ کەمی کردو ڕاستە هەیە بەڵام کەمترە لە پار و لەخوا بە زیابێ بە دڵخۆشیژی خۆشەوە هەموو ئەو خەڵکە هاتوونەتە دەرەوە لە هەموو شار و شارۆچکەکان بەڕاستی کاتێکی خۆشە بینە سەر هیوادارین کۆرۆناش نەمێنێ باڵەقی یەکجار زۆر کاتژمێر تقریبا ئێمە هەشت و چارەک دەرچوین تقریبا نزیک 9 دەگەیشتین. شلون هاتي إيرا حظ دي بتشكي؟ والله من هاتم إيرا صفرية لنوروز بيروز بلها مو كردا عاملها مو عراق إن شاء الله خير وسلام إن شاء الله. خلشي شوي شوي هاتي؟ أما خلشي موصل ليرة دادين لا إيرا لها وليرة ما بەیانی من ئەو ڕۆژە ژیانە خۆش لۆ هەموو دنیاێ هەر خۆشی بێ هەر سەلامەتی بێ هەر ژیانەکە خۆش بێ بێ مشکلە بێ بێ شەڕ بێ خوا بزیاد بێ زۆر فەرق کردیە لە باتێ کۆرۆنا لە باتێ ژیانە کووردا باشتر بووە لەخوا بزیاد بێ ئەو ڕۆژە قامشتۆ وەچی یا ئێرە احتیمالە زیاتر بێژی.